بەڕێزان بەردەوامین گفتوگۆ دەکەین لەبارەی یەکێتێکی بەهێز لە بەغدا دەتوانێت چی بۆ خەڵک بکات. خەڵک گرفتی زۆرە، کێشەی زۆرە، لە ئەمان کاتدا هیوە ئومێدیشی هەیە کە دۆخەکە باشتر بێ. کێ دەتوانێت دۆخەکە باشتر بکە؟ بە تایبەت ئەگەر لە بەغداوە بێ چارەسەرەکان. کورد بە پەیوەندێکی باش لەگەڵ بەغدا دەتوانێت کێشەکانی چارەسەر بکە یان نا لەگەڵ بەغدا تێکی بین و ڕەشە و گوڕەشە بکەین ئێمە دەتوانین لێرە خۆمان دەستکەوتمان هەبێ. گفتوگوێن پرس و باس و بابەتان ناکەین لەگەڵ بەڕێز کاکسران عەبدوڵڵا ئەندامێنجمەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان لە کەلارەوە ڕاستەوخۆ لەگەڵمانە. کاکسران سڵاوت لێ بێم، کاتت باش، سپاس بۆ بەشداریکردن لەگەڵمان. خۆشحاڵم قەڵای شێروانە لە پشتەوەیە لە باگراوندەکەتا لە کەلارەوە لەگەڵمانی. دەنگ و باسی کەلار چییە؟ خۆشحاڵم منی شێروان. وەڵا کەلار خۆی بۆ کاک کەلار بۆ هۆی خۆی حازر کردووە بۆ کەمپینە گەورەکەی ئەمڕۆی لیستی یەکێتی نیشتیمانی کوردستان لە کەرکووک لە بازنەی کەرکووک کە لە کەلار بۆ ئاوارە کەرکووکەکانی ئێرە دەکرێت و ینی کەرکووک تێکەڵی خۆشی و ناخۆشیەکانی گەرما و ساردیەکانی کەلار دەبێ و قەڵای شێرواش لە پشتمانەوە هەم ئینشەڵا پشتیوانمان دەبێ هەم ئینشەڵا پشتیوانی لیستەکەی یەکێتی نیشتیمانی کوردستانیش دەبێت. زۆر باشە. کاکسران بە ئەزمون بەوەی کە لە ڕابردوو ڕووی داوە لە نێوان هەرێم و بەغدایە، ئایا هەرێم ئەو کاتانی لەگەڵ بەغدا لە پەیوەندیەکی باش و دۆستانەیە بووە، لە پەیوەندیەکی ڕێز لە یەکگرتندا بووە، یان هەڕەشە و گوڕەشە توانێتی مافەکانمان بەدیبێنێت لە بەغدا؟ بەڵێ خۆی تەمان ئەمە بەشێکە لە ئەدەبیاتی کوردایەتی، بەشێک لە ئەدەبیاتی بزنەوەی کوردایەتی کە کێشەکانی ئێمە بە تەوافق بە بەردەوامی پەیوەندیەکان لەگەڵ بەغدا چارەسەرەکەی. ئەمە بۆ هەموو بەغدادەکان وا بوو، بە تایبەتی ئێستا بەغدادی ئێستا کە بەغدادێکی دەستوریە، بەغدادێکە کە خۆمان بەشداریمان کردو لە بنیاتنانەوەی و دەستورەکەی وەکو دوێنە سەرۆک باڤزەڵا تاڵەبانی وتی یەکێتی نیشتیمانی کوردستان و مام جەلال و دیارە کورد بەشداریان کردو لە سیاقەکردنیا. بۆیە ئەوەی کە ئێمە ڕوو لە بەغداکەین یعنی بەشێکە لە ڕاستی و دروستی هەڵوێستە سیاسەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و دیارە بزنەوەی کوردایەتی بە شێوەی گشتی کە ئەگەر تۆ بتەوێت کێشە چارەسەر بکەی ئەبێ بچیت لەگەڵ ساحەبی کێشەکە چارەسەری بۆ بدۆیستەوە. ئەگەر ساحەبی کێشەکە بەشێک بێ لە کێشە هەر بێ بچی بۆ لای ئەو، ئەگەر ساحەبی کێشەکە بەشێک بێ لە چارەسەر وەکو ئێستا کە دەستوری عێراق ئەم ڕێگا چارانەی دۆزیێتەوە بۆ کێشەکان هەر دەبێ بچیتەوە بۆ لای ئەو. و ئەگەریش بتەوێ ینی وستەکان و داخوازەکانی خۆت، داخوازێنەتەوەیەکانی خۆت، داخوازێنەتەوەیەکانی میلەتەکەت جێبەجێ بکەی، هەر دیسانەوە دەبێت لەگەڵ بەغدا بیکەی. لەبەرەوە لە ڕاستیە هەڕەشە و گوڕەشە هیچ بەشێک نییە لە سیاست. جارێ باسی سیاست دەکەین، هەڕەشە و گوڕەشەکردن بەشێک نییە لە سیاست و بەشێک نییە لە چارەسەر و بەشێک نییە لە ژیری سیاسی. یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر سیاسی جەنابی مام جەلال، لەسەر سیاسی کوردایەتێکی ڕاستەقین، لەسەر سیاسەتی ئەدەبیاتی کوردایەتی کە دەڵێ ئێمە لە ناو چوارچەوەی ئەو وڵاتی کە تێژین کە کوردستانی عێراق بوون لێرە هەوڵەدەین کێشەکانی خۆمان چارەسەر بکەین. ئەگەر ئەمە ڕەبێ بە دەستوری عێراقەوە، ڕەبێ بەو مافە و چانسە دەستوریانەی کە دەستوری عێراق بە ئێمەی داوە، بێگومان ینی ڕاست و ڕەواتریش دەرەچێ. بۆیە تاکیدکردنەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەرەوەی کە ئەمانەوەی کێشەکانمان لەگەڵ بەغدا و لە بەغدا چارەسەرکەین و بە بەشداریمان لەگەڵ بەغدا چارەسەری بکەین، ئەمە شتێکی نامۆ نییە. ڕەنگە هەندێک جار بە حکمی ئەوەی کە بەغداش لە ینی هەندێک بڵێن تیاراتی سیاسی لە بەغدا وڵەدا کێشەکانمان ئالۆز بکە بە بیکاتە بەشێک لە ملانەی سیاسەکانی عێراق، بەڵام ئێمە ئەبێ بەرچاومان ڕۆشن بێ وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان بەرچاومان ڕوون بێ کە ئێمە ئەمانەوە چی بکەین لەگەڵ کێشەکانمان چارەسەر بکەین. و بەغدا ئەو شوێنەیە کە کێشەکانی هەرێمی کوردستانی پێ چارەسەرکە، کێشەکانی کوردستانی پێ چارەسەرکە، کێشەکانی کەرکووکی پێ چارەسەرکە. ئەمە تەنیا هەر هەرێمی کوردستانمان نییە، زیاد لە نوێی خاچی هەرێمی کوردستان ئەکاتە ناوچە دابراوەکان. ئەگەر بمانەوە کێشەکانی چارەسەر بکەین، ئەم تەواصلەمان لەگەڵ بەغدا پێویستە و ئەو تەواصل لەگەڵ بەغداوە ئەکات کە ئێمە بتوانین خاوەندایەتی لەو شوێنانە بکەین بە بەشداری و بە نفوذی سیاسی خۆمان. ئەگەر ئێمە بەجێ بێڵین بۆ سوتفا، بەجێ بێڵین بۆ چوزانم بۆ ئایندە، بەجێ بێڵم بۆ هەڕەشە و گوڕەشە، هیچ بەرهەمێکی نابێ. ینی لە ڕاستیە هەڵوێستی ڕاشکا و هەڵوێستی با بڵێن یەکلاییکەرەوە جیاوازە لە هەڕەشەکردن.
ئەمە دوو بابەتی زۆر زۆر جیاوازە ئەمە ئەگەر یەکێتی نیشتیمانی کوردستان و بنووسنەوەی سیاسی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان دامەزگەکانی کێمە لە هەرێمی کوردستان هەمانە بیانوێ بەشداریەکی کارە بکە لە چارەسەری کێشەکان دەبێت لە بەغدا بیکەن دەبێت حزورمان لە بەغدا لە دامەزگەکانی بەغدا لە پەرلەمانی عێراقا لە سەرۆکایەتی حکوومەتە لە سەرۆکایەتی کۆمارە لە سەرۆکایەتی دامەدەستگاکانی تری کە وڵاتی عێراقی پێکدێ لە دادگای دەستوریە دادگای هەموو دامەزایانی کە دەستوری نوێی عێراق ڕێگەی داوە بە پێکهێنانی ئەبێ کورد تایە حەزوری هەبێ بۆی لەوە دەرچێتتر بێتە مفاوضێکی سونایی لە نێوان کورد و عەرەب لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی ئیتیحادی ئێمە دەبێ خۆشمان حزورمان هەبێت لە بەغدا بۆ ئەوەی دەست و پەنجە بەغداش فێر بێ دەست و پەنجە لەگەڵ کێشەکانی هەرێمی کوردستان بکات نەرم بکات و بەشێک لە دیدگای حکوومەتی عێراقیش ئەبێ دیدگای کورد بێ بۆی بە ئاسایی لەگەڵ هەرێمی کوردستان بتوانێت ئەو کێشانە چارەسەر بکرێت بۆیە ئەو شتانەی کە دوێنە سەرۆکێکی تری نیشتیمانی کوردستان لە خیتابەکەی خۆیان لە وتارەی خۆیان تاکیدی کردەوە درێژەی هەمان سیاسەتە بەڵام تاکیدکردنەوەی لەبەروی لەوا چێدە ساڵی ڕابردووە هەوڵ دراوە بە چاوەشەکاری بە هەر هۆکاری لە هۆکارەکان سیاستێک ڕەچاو بکرێت بە ناوی کوردایەتیەوە بە ناوی هەر شتێکەوە بیڵێ گۆشەگیری نەتەوەی لێکەوێتەوە و بەرهەمی 100 ساڵی ڕابردوو خەباتی ئەمە لە عێراقا ئەمە نیشان دەدات کە هەر کاتێک دەرفەتێکەوی بۆ پێشەوە بۆ دانوستاندن بۆ مفاوەزات پێویستە کورد بیقۆزێتەوە جا ئەگەر دەرفەتەکە دەرفەتێکی دەستوری بێ ڕێکشۆنێکی دەستوری بێ بۆ چارەسەری کێشەکان ئەوە لە ڕاستیە حیفە و خراپە ئێمە کە مەسئولیەتی سیاسیمان لەسەر شانە ئەو ئەرکە جێبەجێ نەکەین جگەلەوە ئەرکە عێراقیەکانی شێ لەسەر هەرێمی کوردستان کە ئینسانی کوردستانی کە دەیە بەشداری کە لە چارەسەری کێشەکانی عێراق هەبێ خوانداتی لە کێشەکانی تر عێراقیش بکات چونکە عێراق کێشەی هەبێت لە بەسڕا عێراق کێشەی هەبێت لە ڕوومادی عێراق کێشەی هەبێت لە هەر شوێنێکی عێراقا بگرین ڕاستی ئێمە هاوڵاتی و منتیقانین یان لێو ناژین زۆر زەحمەتە ببەرژێتە سەر چارەسەر کێشەکانی هەرێمی کوردستان ئەو خەڵکانی کە لە عێراقا ژین لە عەرەب لە شیعە لە سونە لە پێکاتەکانی تر ئەوانش ئەولێتی کێشەکانی خۆیان لە پێشە ئەگرن ئەکاوان زۆینن لە بەغدا بێگومان ئەو لەدەن کێشەکانی خۆیان حەڵکەن اینجا لا لە کێشەکانی بکەنەوە بۆ ئەوە پێویستە ئێمە بەشدابین لە بەشێک لە چارەسەری کێشەکانی شوێنەکانی تری عێراقیش قسەمان هەبێت لەسەر بەسرە قسەمان هەبێت لەسەر ڕۆمادی قسەمان هەبێت لەسەر شوێنەکانی تری عێراق و ئەمە لە بەشی ئێمە کەم ناکاتەوە و پێشم وایە سیاسی کوردستانی سەکردایەتی کوردستان سەکردایەتێکی تری نیشتیمانی کوردستان نوێنەرەکانی یەکێتی نیشتیمانی لە پەرلەمانە لە حکوومەتی عێراقیە لە دامەدەستگاکانی دەوڵەتی عێراقا بەشیەوە مؤهلات و قابلیەتی بێت تێدا بێت کە بتوانێت بەشداری کە لە چارەسەری کێشەکانی تری عێراق بۆی ئەوانیش کە سبەی لە بانگیانەکەی بۆ چارەسەری کێشەکانی کوردستان بۆیان نامۆ نەبێ بزانن کە شەریکە بن لە حەلی کێشەکانی هەرێمی کوردستان ئەو کاتەی کە هەرێمی کوردستان پێویستی بە چارەسەری کێشەکان بوو لەگەڵیان وەستاوە و ئەو نمۆزە جانە کاک ڕانکۆ ئەوەی کە ئێمە زۆر جار دەڵێن دروست عێراقمان دروست کردەوە وا دەرنەچوو عێراقمان دروست کردەوە نەخێر ئەمە خوێندنەوەکی غەڵەتە ئەوەی کە ئێستا حورمەتمان بگرن لە عێراقا سەبارەت بەوەی کە ئێمە بەشداریکە لە چارەسەری کێشەکانی عێراق ئەوەی کە ئێمە ناتوانین کێشەکانی خۆمان لەگەڵ بەغدا چارەسەرکەین ڕەنگە لە هەندێک شوێنە خەڵکانێکە بن باسمان کەن بە خراپە بە زمانی عەرەبی لە بەسرە باسمانەکەن لە نەجەف باسمانەکەن لە کورد بەس بەشی خۆی دەیە کورد بەس دەستکەوت دێ و ئەم چەند ساڵی ڕابردوو ساڵی ڕابردوو کە تەراجع بوو لە پرۆسە سیاسی کوردستانە کە تەراجع بوو لە پرۆسە سیاسی بەشداری کورد لە عێراقا نەتیجەکەی ئەوەیە کە ئێمە نەمانتوانیوە بەشداریکە لە حەلی کێشەکانی عێراقا و خاوەندایەتیمان لە کێشەکانی عێراق نەکردووە ئەمە توان بڵێم کوردکراوی و چرکراوی وتارەهی کاک باوڵە کاما سیاسی مامجەلالە و کاتەی کە سەرۆک کۆمار بوو ئەو کاتەی کە لە چیاکانی کوردستان هەوڵەدا کێشەکانی عێراق و کێشەکانی کوردستانی چارەسەر باشە کاکسران زۆر زار بینیمان لە ماوەکانی ڕابردوودا یەکێتی سەرۆکەکەی بەڕێی بەغداوە بوون ئەمیشە بەڕێی بەغداوە بوون یانی جاری وا بوو لە هەفتەیەکدا 2000 دەمان بینی سەرۆکی یەکێتی لە بەغدا بوو لەگەڵ سەرکردە سیاسیەکاندا کۆ دەبۆیەوە ئێستا بۆ چارەسەرکردنی کێشەکان کە مادام کێشەکانمان لە بەغداوە چارەسەر بکرێ یەکێتی پێویستی بە گوڕوتینێکی زیاتر نییە ینی خەڵک ئەگەر بێ کێشەکانی چارەسەر ببێ دەبێ پەنا بۆ چی بەرێ پەنا بۆ کێ بەرێ ئەبێ پەنا بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان بەرێ و ئەمە عیبش نییە ئەمە مەوزوع ئەوە نییە کە بڵێ تۆ بردە کوردە ناموسە بڵێ من دێم یا تۆ دەی ئەمە حەزبێکی سیاسی مەسئولە ناوی یەکێتی نیشتیمانی کوردستانە بە خەباتێکی خوێنایی 50 ساڵە لەگەڵ عێراقا لەگەڵ پێکاتەکانی تری عێراقا لەگەڵ هێزەکانی تری کوردستانە گەیشتوتە ئەم مەرحەلەی کە ئێستاکە ئەیبینین
ئەگەر بمانێت کێشەکانی خۆمان چارەسەرکەین لەگەڵ بەغدا پێویستە لە بەغدا بین و ئەو هێزەی کاتوانین لە بەغدام کێشانەوە بە حەلکات بە پلەیەکە بمە نامە لە حزبەکانی تر کەم بکەینەوە بەڵام ئەتوانین خاوەندایەتی لەو بکەین کە یەکێتی نیشمان ئەتوانێت کێشانە حەل بکە و ئەتوانێت بەشدارکە لە سیاسەتکردنی بۆ ئەمەش پێویستمان بە دەنگی هاوڵاتی کوردستانە کاک بەڕ دوێنێ ئیزافەشی خستە سەری پێویستمان بە خەڵکی دەنگی خەڵکی عێراقیشە ئێمە نوێنەرمان هەیە کاندیدمان هەیە لە بەغدا لە شوێنەکانی تر عێراقیشەبانە و لە ڕاستی ئەگەر هێزێکی سیاسی ئەگەر هاوڵاتیکی عێراقی بەم خیتابە سیاسیەوە ئەمڕۆژ وانەکە ڕۆژێکی کە ڕۆژدان بیت لەوە کاتەوە لە بادەنگ بدەم بە یەکێتی نیشتیمانی کوردستان بۆی بتوانن بەشداری کەن و چارەسەرکردنی کێشەکانی تری عێراقیشە بۆ بانگەوازی یەکێتی نیشتیمانی کوردستان بانگەوازی کاک باوەردوێرە لە کۆبنەوەکەی لە میتینگەکەی ئەوە بوو کە ئێمە پێویستمان بەوەیە کە خەڵکی عێراقیش دەنگمان پێ بدا عێراق ئەگەر داوا دەکات ئەم خیتابە سیاسی عێراق کە داوا دەکات بۆ ناڵێن با تەجاوزی تایفێت بکەین نەتەوایەتی بکەین بەوە دەبێت کە هەرەوە نیە ئێمە بچین کێشەکان لە بەغدا بەوە دەکرێت کە عێراقیەکانیش سێقە بدەن بە یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ ئەوەی دەنگی پێ بدەن کە دەنگی پێدا یەکێتیش قەرزاریان نەبێت لە چارەسەری ئەمە ینی کاک ڕانکۆمە پرۆسێکی دووسەرەیە ئەگەر خەڵکی عێراق بیلەو بکەنەوە دەنگ بە یەکێتی ئەم خیتابە سیاسی بینەوە لا یەکێتی نیشتیمانی کوردستان کە خیتابی سیاسی تازەیە کۆدی تازەی تایە ڕوانگەی تازەی تێدایە بەڵام لە ڕاستی هم درێژی هەمانەوە خیتابە سیاسی کە جەلای مامجا و مەفروزە حرەکەی کوردیش لەسەر خیتابە سیاسی بڕوا حرەکەی کوردی لەسەر ئەوە بیناکراوە کە لە هەر شوێنێک دەرفەتێکە بێ بۆ چارەسەر دەرفەتێکە بێ بۆ گفتوگۆکردن لەسەر کێشەکانی کوردستان ئەبێ بیقۆزینەوە حرەکەی کورد لە تاریخی سەسای ڕابردووی خۆی جاری وایە جەنگ شەڕی دژی حکوومەتی هەرێم حکوومەتی عێراق ڕاگرتووە کاتی کە ئەو کاتی عێراق شەڕی لەگەڵ ئیسرائیل هەبووە شەڕی لەگەڵ بێگانە هەبووە وتوێتی بۆ ئەوەی ئەبەی تیام نەکەین بە نەوعێک لە نەوەکانی بڵێن لاتەریک بوونی خۆمان لە کێشەکانی عێراق ئەو حرەکە سیاسی ئەمڕۆ مەطلوبە لەسەر شانێتی کە لەسەر کێشەکانی عێراق بێتە جواب و ئەمە یەکێتی نیشتیمانی کوردستان و سەردەمی مام زەلال و سەردەمی پێکەوەی یەکێتی و پارتیش کە هیوادارم ئەمە یعنی دروست بێتەوە جارێکی دیکە کاتی خۆی سەکردایەتی سیاسی کورد بە هەموو هێزە سیاسیەکانی کوردستانەوە ئەم سیاسیان جێبەجێ دەکرد ئەم بانگەوازەی کاک باڤڵ بانگەوازێکی نامۆنیە تازەش نییە باوکە دامەزێنەکانی حرەکەی کوردی لەو ڕوانگەویشیان کردووە کە پێویستە لە بەغدا بین و پێویستە بەشداریکە لە چارەسەری کێشەکان بۆی ڕوومان بێداوی مەتاڵیبەکانی خۆمان کرد ڕوومان بێداوی حسەبان کرد لە بودجەی عێراق داوای ئەمنیەتێکی باشتر کرد لە عێراق داوای ئەوە کرد موچەمان لە کاتی خۆیان بێ داوای ئەو کرد کە کێشەکانی کەرکووک چارەسەر بکرێن بۆ ئەمە ئێمە پێویستمان بەوەیە خاوەندایەتی لە عێراق من تێ ناگەم بۆچی ئەبێ ئێمە ینی خۆمان بەناوم بزانین لەم عێراقا خاڵێکی دیکەشێک کاکڕانکۆ حەزەکەم ئیشارەتی پێ بدەم دوێنێ کاک باڤڵ ئیشارەتی بەوە کرد کەوتی ئێمە یارمەتی کوردەکانی براکانمان دەین لە سووریا حەزەکەم ینی دیقەت لەوە بدەین ئەوەی کە لە دەستوری عێراقە بە کوردی عێراق بەس دراوە هەتا ئێستا نە لە دەستوری تورکیا بەو هەمووی کە وڵاتی دیموکراسی تۆزێک ئەگەر مەسەلەی کوردی حەل نەکرابێت تا ئێستا عەلەقەل وڵاتی تۆزێک تەجربەیەکی سیاسی هەیە توزانم ئەزمونێکی هەیە ئەوە ئێران ئەوە سووریا هەتا ئێستاوی کە کورد لە عێراق پێگەیشتووە کورد بۆ من لە سووریا ئەو هەموو خەباتەی کردوە شەڕی داعشی کردووە هاوپەیمانیەتی نێودەوڵەتی فراوانی نێودەوڵەتی پشتیوانی دەکات هەتا ئێستا نەیتوانێت ئەو مافانە جێگیر بکە کە دەستوری عێراق بە کوردی عێراقی داوە ئەمەش دەرسێکە بۆ ئێمە ئەگەر بە کوردایەتی و کوردستانەتی سیاستی کوردستانی کاک ڕانکۆ ئەوەیە کە ئیسفادە لە دەرسەکان یەکتری بکەین ئێمە دەبینین ئێستا تەجربەیەکی سیاسیە بۆ لە ڕۆژئاوای کوردستان زۆر ڕووی جوان و گەشەکردووی هەیە قیوای ئەمەش چاوی لێ بکەن ئیسفادەی لێ بکەن وارووا زۆر زەحمەتی و خەبای تریش ماوە کە ئەبێ بیکەین ئەمە ئەبێ یارمەتیدەر بێ بڵێن عێراق بۆ شەریکانمان لە عێراق وەکو شەریکانی کوردەکانی سووریانی لە سووریا هەتا ئێستاش دان بە کورد هیچ هێشتا حکوومەتی سووریا نەبووتە حکوومەتێکی ڕەگدا کوترا و کەچی مافەکانی گەلی کورد لە سووریا ناسەلمێنە ئەم مەترسیە زۆر گرنگە بێ یارمەتیدەرمان بێ کە ئێمە ئەوەی کە بەدەستمان لە عێراق لە دەستوری عێراق ئەبێ زۆر گرنگە بیپارێزین چکەوە ئەوە معنای وایە ئەوەی کە تا ئێستا بۆ کوردی عێراق بەدەست هاتووە نمونەیە ینی ناتوانین لە شوێنی کە هەیە ئەگەر بێتی سەر کەمکوری هەزاران کەمکوری هەیە بەڵام ئەگەر بێتێت چارەسەرکە لە بەغدایە لەوێ وێزگەی حیوارات دەست پێ بکەین لەگەڵ بەغدا بۆی کێشەکان چارەسەر بکەین بەڵام لە ڕاستیە تەوەلابوون لەوەی کە لە عێراق بەدەستمان هێناوە هەر خۆی جۆرەکە ناموبالات یان با بڵێن بێباکی بەرامبەر دەستکەوتەکانی گەلەکەمان لە عێراقا بەڕێز کاکسران عەبدوڵڵا ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان سپاس دەکەم سپاس کە لە کەلارەوە لەگەڵمان بووی
سپاس بۆ خوێندنەوە و شیکارەکانت.